إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، چاکترین جۆری دینداری کە مرۆڤ دەکاتە خۆشەویستی خودای باری بریتیە لە وەرع و زوهد و تەقواداری. بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەبی هورەیرە دەفەرمێت: كن ورعا تكن أعبد الناس. أي أبا هريرة، أي هر مسلمانك كخود بأمتي أو پیغمبر دزاني صلى الله عليه وسلم كسيك بخاوني ورع خو پاريزي بلگناه تاوان دبيت شاكترين بندي خداي پروردگار. لحديثكي لكدا پیغمبر صلى الله عليه وسلم دفرميت: وخير دينكم الورع. شاكترين جوري دينداريتان بریتیە لەو دینداریەی کە وەرعی تێدا بێت، کە خۆپارێزی لە گوناه و تاوان و حەڕامی تێدا بێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: إن الله يحب العبد التقي. خوای پەروەردگار بەندەیەکی خۆش دەوێت کە ئینسانێکی متتەقی بێت، ئینسانێکی خۆپارێز بێت لە گوناه و تاوان. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە پرسیاری لێ دەکەن ئینسان بەچی دەبێتە خۆشەویستی پەروەردگار، دەفەرمێ: ئیزهد فی الدنیا یحبک الله. لە دنیادا خاوەنی زوهد بە، دنیا بەکەم بگرە، بە ئەندازەی خۆی تەماشایکە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەبیە خۆشەویستی خودای پەروەردگار. کەواتە وەرع و زوهد چاکترین جۆری دیندارین کە ئینسان پێی لە خوای پەروەردگار و نیزێک دەکەوێت، کە سیفەتی ئینسانی ئیماندارە، کە ئینسان پێی دەبێتە خۆشەویستی خودای پەروەردگار. ئەنجا ئایا وەرع و زوهد چییە؟ وەرع بریتیە لە خۆپارێزی لە گوناه و تاوان، بریتیە لە خۆپارێزی لەوەی کە ئینسان عیبدار دەکات، لەوەی کە ئینسان تاوانبار دەکات، بريتيا لا اجتناب المحرمات والمتشابهات. بريتيا لخو باراستن لهرشي گناه و تاوان و حرام هيا بقر لهرشي شتيك هيك الشبهي لسرا آية حرام ياخدنا أو بريتيا لورع. ابن تيمية فرميتي ورع بريتيا لويك إنسان واز لو بيني كما ترسي هيا لروجي دواي دا توشي عيب داري الدكات، توشي گناه باري و تاوان باري الدكات. بۆیە ئیمامی عومەریش دەفەرمێ: وەلاکینە الدینە ئەلوەرع. دینداری تەواو بریتیە لەو دینداریەی کە وەرعی تێدا بێت، واتە خۆپارێزی لە گوناه و تاوان و لە حەڕامی تێدا بێت. کەواتە وەرع یعنی خۆپارێزی لە هەرچی گوناه و تاوان هەیە، خۆپارێزی لە هەرچی شتێک هەیە کە گومانی تێدایە ئایا حەرامە یاخود نا، خۆپارێزی لە هەر شتێک کە دەبێتە مایەی گوناهباری ئینسان و عیبداری ئینسان لە لای خودای پەروەردگار لە دنیا و هەروەها لە ڕۆژی قیامەتیشدا. ئیبن طاووس لە باوی کێوە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت: مەثل الئیسلامی کەمەثل شەجەرەة. نمونەی ئەو ئیسلامە و ئەو دینە وەکو دارێک وایە کە ئەسڵەکەی بریتیە لە شایەتومان، بنچینەکەی بریتیە لە شایەتومان، ئەو دارەش
بێگومان لەق و پۆپ و گەڵای هەیە. ئەنجا دەفەرمێ وەثەمەڕها ئەلوەرع، بەڵام بزانە بەرهەمی ئەو دارەی و بەرووبوومی ئەو دارەی بریتیە لە وەرع و خۆپارێزی لە گوناه و تاوان. لا خەیڕە فی شەجەرەة لا ثەمەڕە لەها، دەفەرمێ خێر لە دار و درەختێکدا نییە کە بەرهەمی نەبێت. ئەنجا وەلا خەیڕە فی ئینسان لا وەرع لەهو، ئەنجا خێریش لە ئینسان و لە دینداری ئینسانێکدا نییە ئەگەر خۆپارێزی و وەرعی تێدا نەبێت. بۆیە ئەبوو دەردا پێمان دەفەرمێت تەواوی تەقواداری ئەوەیە کە ئینسان خۆی بپارێزێ لە هەرچی گوناه و تاوان و خراپە هەیە، لە هەرچی حرام و قەدەغەکراو هەیە، هەتا وەکو وای لێدە ئینسان خۆی لە یەک مسقال زەڕەش دەپارێزێت. نەک لەوەش نەک هەر ئەوەندەش بگرە دەفەرمێت ئینسانی تەقوادار تەواوی تەقوا ئەوەیە کە ئینسان خۆی لە زۆر حەڵاڵ بپارێزێ، بەتایبەت کە شوبهەی لەسەرە نەوەکە کە بکەوێتە ناو حەرام، لە ترسی ئەوەی کە نەکەوێتە ناو قەدەغەکراوەکان و هەروەها حەرامەکانەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن وقع في الشبهات وقع في الحرام، هەر کەسێ بکەوێتە ناو شوبهاتەوە لە ئەنجام نەتیجەکەیدا دەکەوێتە ناو حەرامیشەوە. نمونەیەکمان بۆ دێنێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەماشاکەن چەند جێگای سەرنجە. دەفەرمێ وەکو ئەو شوانەی کە مەڕ و ماڵاتەکە و حەیوانەکەی لە دەوری قەدەغەکراوەکان، لە دەوری دەغڵ و دان و قەدەغەکراوێکی خەڵک دەلەوەڕێنێت، ئەگەر زۆر ئاگادار نەبێ ئەنجامەکەی دەکەوێتە ناو ئەو قەدەغەکراوانەوە. ئەنجامەکەی ئەوەیە کە قەدەغەکراوەکان دەشکێنێت. لە دینداریشدا ئاوایە ئەگەر ئینسان کەوتە ناو شوبهاتەوە خوا پەنامانداد، ئەو کاتە زۆر وریانە بێت دەکەوێتە ناو حەرامەوە. بۆیە وەرع یعنی خۆپارێزی لە هەرچی شتێک کە شوبهەشی لەسەرە، نەک ئەوە کە حەرامە شتێک کە شوبهەشی لەسەر بێت. ئینسان دەبێت سیفەتی وابێ خاوەنی وەرع و زوهد بێت، واتە خۆی بپارێزێ لە هەر شتێک کە دەبێتە مایە گوناهباری و مایەی تاوانباری ئینسان. ئیبن ئەبی ثابت قەولێکی جوانمان پێ دەفەرمێت سەرت سوڕ نەمێنێ لە نوێژ و ڕۆژووی هیچ کەسێک، سەرسام مەبە بە نوێژ و ڕۆژوەکەیەوە، بەڵام تەماشای وەرع و خۆپارێزیەکەی کە بزانە لەگەڵ ئەو عیبادەتەی کە دەیکات خاوەنی وەرعە و خۆی دەپارێزێ لە گوناه و تاوان و قەدەغەکراوەکان یاخود نا. ئەگەر ئەو کەسەیە خاوەنی وەرعە کە عیبادەتی هەیە، بەڕاستی ئەوە چاکترین بەندەیە. بەڵام خوا پەناماندا ئینسان کە نوێژ و ڕۆژوو عیبادەتی هەبێ شتێکی زۆر باشە، بەڵام پێویستە ئەو کەسەی کە عیبادەتی هەیە لەگەڵ عیبادەتەکەشیدا خاوەنی وەرع بێت، خۆی بپارێزێ لە گوناه و تاوان و قەدەغەکراوەکان. چونکە بەڕاستی دینداریەک ئەگەر وەرع و زوهدی تێدا نەبێت، دیارە عیبادەتەکە کاری لە ئینسان نەکردووە، وەکو پێویست ئینسان سوودی لەو عیبادەتەیە نەبینیوە. خۆشەویستترین و شیرینترین شت ئیبراهیمی کوڕی ئەدەهەم پێمان دەفەرمێت لە ئاخر زەماندا سێ شت خۆشەویستترین و چاکترین شتن. یەکەمیان برایەتیەک لەبەر خاتری خودای پەروەردگار، دووهەمینیان پەیداکردنی نانێکی حەڵاڵ، سێهەمینیشیان بریتیە لە کەلیمە و قسەیەکی حەق لە لای کەسانێکی کار بەدەست کە قسەی حەقیان پێ بڵێ. ئەو سێشانە لە ئاخر زەماندا خۆشەویستترین و چاکترین شتن. بۆیە تەماشا دەکەین پیا و چاکان ڕایان کردووە لە شوێنێک کە شوێنی حەرام و قەدەغەکراوەکان بووە، کە ئینسان تووشی حەرام و خراپە دەکا، خوا پەناماندات. بۆیە خەلەفی کوڕی تەمیم دەفەرمێ پرسیارم کرد لە ئیبراهیمی کوڕی ئەدەهەم، پێم گوت لە کەیەوە هاتووێ بۆ شام و ماڵت هێناوەتە شام؟ فەرمووی لە تەمەنی 24 ساڵیەوە هاتوومەتە شام. گوتی بۆ هیچ شتێک نەهاتووم، تەنها بۆ ئەوە هاتووم کە نانێکی حەڵاڵم لێرە دەستکەوێت، بۆ پارۆیەکی حەڵاڵ، بۆ معاملە و کڕین و فرۆشتنێکی حەڵاڵ، بۆ ماڵێکی حەڵاڵ هاتووم، بۆ ئەوەی کە لێرە دەستم کەوێت لە شوێنی گوناه و تاواندا ڕام کردووە. تەماشاکەن بەڕێزان، ئینسانی وا هەیە بۆ خۆی دەچێتە شوێنی حەرام، بۆ خۆی تووشی حەرام و قەدەغەکراوەکان دەکات، بەڵام پیاوچاکان سیفەتیان وا بووە لە شوێنێک کە حەرامی لێ بووە ڕێیان کردووە، هاتوون بۆ شوێنێکی دیکە بۆ ئەوەی کە دینەکەیان پارێزراو بێ و خاوەنی وەرع و هەروەها خاوەنی زوهد بوون. ئینسان بەچی وەرع و تەقواداری لە دڵدا دەچەسپێت؟
بەوەی کە پرسیار کراوە لە ئیبراهیمی کوڕی ئەدهەم لە وەڵامدا فەرموویەتی بەوە ئینسان وەرع و تەقواداری و خۆپارێزی لە دڵ و دەرووندا دەچەسپێت و دەبێتە خاوەنی وەرع بەوەی کە بتەسویەتی كل الخەلق من قلبك، بەوەی کە ئینسان هەموو کەسێکی پێوەکو یەک وابێت، واتە ئینسانەکان لە مەرتەبەی بەندایەتی نەباتە دەرەوە، وەکو ئینسان تەماشایان کات. واشتغالك عن عيوبك بذنبك، بەوەی کە خۆت سەرقاڵکەی بە گوناه و تاوانەکانی خۆتەوە، نەچیتە دەخۆلی ژیانی خەڵکەی، لە خەڵک بگەڕێت چۆن دەژیە و چۆن ژیانی خۆی ڕێک دەخات، خۆت بە گوناه و تاوانەکانی خۆتەوە سەرقاڵکە برم. بۆ خۆمان 1001 گوناه و تاوان و کەم و کوڕیمان هەیە، کەچی خۆمان لەبیر کردووە هەر خەریکی عیب و عاری خەڵک و تەدەخولکردنی ژیانی خەڵکین، واز لە ژیانی خەڵک بێنە دەبیە ئینسانێکی واریع و تەقوادار. وعليك باللفظ الجميل من قلب ذليل، دەفەرمێ بەوە دەبیە خاوەنی وەرع کە قسەکانت جوان بێت. کاکە ئیمامی غەزالی جوانی فەرمووە، دەفەرمێ ئەو زمانە بە ئەندازە و بەلاشە زۆر بچووکە، بەڵام گوناهەکەی زۆر گەورەیە، ئەگەر وەریان نەبێ برام تووشی گوناهی زۆر گەورەت دەکات، زۆر گچکەیە بەڵام گوناهی زۆر گەورەی پێ دەکرێت ئەگەر ئینسان نەیگرێتەوە. وعليك باللفظ الجميل، کاکە با قسەکانت جوان و ڕێک و پێک و چاک بێت، با دڵت تەسلیمی پەروەردگار و ملکەتی پەروەردگارت بێت. ئەنجا دەفەرمێ فەکر فی ذەنبک، بیر لە گوناهەکانی خۆت بکەوە بۆ ئەوەی کە تەوبەیان لێ بکەی، بۆ ئەوەی کە وازیان لێبێنی. وتوب إلى ربك، بگەڕێەوە بۆ لای پەروەردگاری خۆت، ئەو پەروەردگارەی کە خاوەنی ئەرز و ئاسمان و هەرچی چاکە هەیە خوای پەروەردگار خاوەنیەتی، هەرچی دەسەڵات هەیە خوای پەروەردگار خاوەنیەتی. وتوب إلى ربك، بگەڕێەوە بۆ لای پەروەردگاری خۆت. ئەنجا دەفەرمێ يثبت الورع في قلبك، ئابەوە وەرع و تەقواداری و دینداری تەواو لە دڵ و دەروونتدا دەچەسپێت. بەوە بە دەبیە ئینسانێکی خاوەن وەرع، خۆت دەپارێزی لە گوناه و تاوان و وەلە قەدەغە کراوەکان. واحسم الطمع إلا من ربك، ئومێدیشت بە هیچ کەسێک نەبێت تەنها بە پەروەردگارت نەبێت، لە ئەنجامدا دەبیە ئینسانێکی خاوەن تەقوا و هەروەها خاوەن وەرع. ئیبراهیمی کوڕی بەشیر جوانی فەرمووە کە دەفەرمێت بە ئیبراهیمی کوڕی ئەدهەم گوت بۆچی وازت لە قسەکردن هێناوە، بۆچی وازت لەوە هێناوە کە زۆر قسە ناکەی لە ناوماندا. لە وەڵامدا فەرمووی لەبەر 3 شت وازم لە قسەکردن و زۆر قسەکردن هێناوە. یەکەمیان لەبەر ئەوەی کە شکری نیعمەتەکانی خودای پەروەردگار کەم، خۆم سەرقاڵ کردووە بە شکری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار، بەسەر خۆمەوە دەیانژمێرم بزانم چەندە ناز و نیعمەتی خوای پەروەردگارم بەسەرەوەیە. دووهەمینیان بە تەوبەکردنم لە گوناه و تاوان و گەڕانەوەم بۆ لای خوای پەروەردگار خۆم سەرقاڵ کردووە، نامپڕژێتە سەر زۆر قسەکردن و تەدەخولکردنی ژیانی خەڵک و پەلامادانی ئەولا و ئیملا. سێهەمینیان فەرمووی بەخۆ ئامادەکردنم بۆ مردن خۆم سەرقاڵ کردووە و نامپڕژێتە سەر شتەکانی دیکە برم. چەند قەولێکی جوان و ڕێک و پێکە ئینسان ئابەوانەوە خۆی خەریک کات، لە ئەنجامدا دەبێتە ئینسانێکی خاوەن وەرع، خۆ دەپارێزێت لە هەرچی گوناه و تاوان و قەدەغەکراو هەیە. ئەنجا زوهد بریتیە لە چی و مانای چییە؟ زوهد بریتیە لە دنیا بەکەم گرتن. ئینسانێکی زاهید یعنی بە ئەندازەی خۆی تەماشای دنیا دەکات، نەک یعنی واز لە دنیا دێنێت، واز لە گوناه و تاوان و قەدەغەکراوەکان دێنێت. بۆیە ئیبن تەیمیە دەفەرمێت زوهد بریتیە لە واز هێنان لە هەر شتێک کە سوودت پێ ناگەێنێ لە قیامەت. واتە ئەگەر ئینسان خاوەنی زوهد بێت، هەر شتێک سوودی قیامەتی نەبێ، ئینسانی ئیماندار سیفەتی وایە دەبێ وازی لێبێنێت. و لە قەولێکی دیکەیدا ئیبن تەیمیە دەفەرمێت زوهد بریتیە لە ڕەغبەت هەبوون بۆ قیامەت، کارکردن بۆ قیامەت، وازهێنان لە هەر شتێک کە حەڵاڵیش بێت، بەڵام مادام یارمەتیت نادا لەسەر عیبادەتی خودای پەروەردگار، ئینسانی ئیماندار کە خاوەنی زوهد بێ دەبێ وازی لێبێنێت. هەر شتێک مادام سوودێکت پێ ناگەێنێ لەسەر تاعەت و عیبادەتی خوای گەورە، مادام سوودی دنیا و قیامەتی نییە، ئینسانی زاهید سیفەتی وایە واز لە هەر شتێک دێنێ کە سوودی دنیا و قیامەتی نەبێت. ئەوەش بریتیە لە زوهد. ئیبن القەیمی جوانی فەرمووە دەفەرمێ زوهد
بریتیە لە سەفەری دڵ بەرەو لای پەروەردگار، دڵت بەرەو لای پەروەردگار بڕوات، سەفەر کات بۆ لای پەروەردگار و ئاگای لە پەروەردگار بێت، ئەوە بریتیە لە ئینسانێکی خاوەن زوهد. لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ئامۆژگاری کوڕەکەی دەکات، چەند قەولێکی جوان و ڕێک و پێکە. دەفەرمێ یا بونەیە لا تدخل في الدنيا دخولا يضر بآخرتك. ئەی کوڕەکەم بە شێوازێک نەچیە ناو دنیا کە زیان بە قیامەتت بگەیەنێت. ئەوەندە لەگەڵ دنیادا تێکەڵ نەبی و نەچیە ناو دنیاوە کە زیان لە قیامەتت بدا و قیامەتەکەت وێران کە خوا پەناماندات. بە شێوازێکی ژواز لە دنیامێنە کە ببیە بار بەسەر خەڵکەوە، واتە بە ئەندازەی خۆی تەماشای دنیا کە و لە دنیادا بەو شێوازەیە ژیان بەسەر بەرە. سهلی کوڕی ساعد بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم. پیاوێک هاتە لای پێغەمبەر فەرمووی ئەی پێغەمبەری خوای کارێکم پێ بڵێ کە لە لای خوای پەروەردگار خۆشەویست بم و لە لای خەڵکیش خۆشەویست بم. کار و کردەوەیەکی وام پێ بڵێ کە بەو سیفەتە و بەو کارەیەم خوای پەروەردگار ئەمنی خۆش بوێت و هەر لە لای هەموو خەڵکیش ئەمن ئینسانێکی خۆشەویست بم. پێغەمبەر فەرمووی اذهب في الدنيا يحبك الله. لە دنیادا خاوەنی زوهد بە، دنیا بەکەم بگرە، بە ئەندازەی خۆی تەماشایکە، خوای پەروەردگار ئەتۆی خۆش دەوێت و دەبیە خۆشەویستی خوای پەروەردگار. وازهد فيما عند الناس يحبك الناس. ئەوەی کە لە لای خەڵکیشە بەکەم تەماشایکە، تەماعەت تێیدا نەبێت، دەبیە خۆشەویستی خەڵک و خەڵکیش ئەتۆی خۆش دەوێت. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێوێ دەفەرمێت من زەهیدە فی الدنیا هانت عەلەیه المصیبات. هەر کەسێک لە دنیادا خاوەنی زوهد بێ، دنیا بەکەم بگرێت، بەڵاو موسیبەتی دنیای لەسەر سوک دەبێت، بە سوک تەماشای دەکا، چونکە دەزانێت دنیا چۆنە و قەدر و قیمەتی چەندە. ئەنجا دەفەرمێت هەر کەسێکیش بەرەو مردن بڕوات، بەو معنای کە بیر لە مردن کاتەوە، مردنی وە بیر بێت، ئەو کەسە بەڕاستی لە کار و کردەوەی چاکدا چالاک دەبێت. هەر کەسێک بیر لە مردن کاتەوە لە کار و کردەوە چاکەکاندا ئینسانێکی چالاک دەبێت و تەمبەڵی ناکات. حەسەنی بەسڕی جوانی فەرمووە دەفەرمێت من عرف ربه أحبه. بەڕاستی هەر کەسێک پەروەردگار وەکو خۆی بناسێت، پەروەردگاری خۆش دەوێت، چونکە دەزانێت ئەو پەروەردگارە چەندە خاوەنی فەزڵە، چەندە خاوەنی چاکەیە بەسەرمانەوە، خاوەنی هەموو شتێک پەروەردگارە. هەر کەسێک پەروەردگار وەکو خۆی بناسێت، بەڕاستی پەروەردگاری خۆش دەوێت. و هەر کەسێکیش دنیا بناسێت، دەفەرمێ بەڕاستی دنیا بەکەم دەگرێت. ئەنجا بزانە ئەی ئینسان، ئەی موسڵمان، چەند گرنگە ئەو قەولە چەندە بە قووەتە برام، چەندە بەهێزە ئەو پیا و چاکانە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە قەولی جوانمان پێ دەڵێن، چەندە ئامۆژگاری جوانمان دەکەن، با بە قسەیان بکەین. هەر کەسێک پەروەردگار بناسێت خۆشی دەوێت، کەواتە هەوڵ دە پەروەردگارت بناسە. زانایان فەرموویانە من عرف الله استراحە. هەر کەسێک خوای گەورەی ناسی ئیسراحەت دەکات لە ژیانیدا. دەی با هەوڵ دەین خوای گەورە بناسین لە ڕێگەی خۆیەوە، لە ڕێگەی دینەکەیەوە، لە ڕێگەی پەیامەکەیەوە برام. هەر کەسێکیش دنیا بناسێت، لە دنیادا ئینسانێکی خاوەن زوهد دەبێت، واتە دنیا بەکەم دەگرێت. پیاوێک پرسیار لە محەممەدی کوڕی واسع دەکات و پێی دەڵێت قوربان ئامۆژگاریەکم بکە. ئەویش پێی دەڵێت ئوصیکە ئەن تەکونە مەلیکەن فی الدنیا والآخرە. ئامۆژگاریەکت دەکەم بەوەی کە وەکو پادشا بژیە لە دنیا و لە قیامەتدا، وەکو پادشابی هەم لە دنیادا هەم لە قیامەتدا. فەرمووی چۆن؟ جا ئایا چۆن ئینسان بەو شێوازەیە دەبێت؟ چۆن ئینسان وەکو پادشای لێدێت لە دنیا و لە قیامەتدا؟ ئایا کەس هەیە ئەوەی نەوێت؟ فەرمووی ئیزهەد فی الدنیا. دنیا بەکەم بگرە، وەکو خۆی تەماشایکە لە دنیادا لە ئیسراحەت و لە بەختەوەریدا دەژی، و هەروەها لە قیامەتیشدا وەکو پادشا دەبی، بە ئەندازەی خۆی تەماشای دنیاکە، واتە ئینسانێکی خاوەن زوهد بە لە دنیادا. ئیمامی ئەحمەد دەربارەی زوهد فەرموویەتی کە بە سێ قۆناغ دابەشی کردووە. دەفەرمێت زوهد یەکەمیان بریتیە لە واز هێنان لە حەرام و قەدەغەکراوەکان، کە دەبێت هەموو ئینسانێک خاوەنی ئەو زوهدە بێت، واتە دەبێت ئینسانی ئیماندار سیفەتی وا بێت، واز لە هەرچی قەدەغەکرا و حەرام هەیە بێنێت.
دەنا نیشانەی پرسیار لەسەر ئیمانەکەی خۆی دروست دەکات. دووهەمیان لە مەرتەبەی زوهد دەفەرمێ بریتیە لەوەی کە ئینسان واز لە شتە زیادە حەڵاڵەکان بێنێت. ئەوەش زوهدی کەسانێکی تایبەتە لەو شتانەی کە زیادن وازی لێ بێنە. سێهەمینیان کە لە هەمویان بەهێزترە و زوهدی عاریفینی پێ دەڵێن، زوهدی خواناسەکان و پیاوچاکان بریتیە لە وازهێنان لە هەر شتێک کە سەرقاڵت دەکات لە خودای پەروەردگار، بێ ئاگات دەکات لە خوای پەروەردگار. جاری وایە ئینسان شتێک دەکات حەرام نییە، دەڵێ مامۆستا ئاخر خۆم پێوە گرتووە، ئایا بیکەم یاخود نەیکەم؟ ئەو شتێک کە لە خوای گەورە بێ ئاگات دەکات، ئینسانێک ئەگەر تەواو بەندەیەکی باشی خوای گەورە بێت، ئینسانێکی عاریف و زاهید و خواناز بێت، دەفەرمێ دەبێ خاوەنی ئەو زوهدە بێت، واز لە هەر شتێک بێنێت کە بێ ئاگای دەکات لە خوای پەروەردگار و سەرقاڵی دەکات لە خوای پەروەردگار. حەسەنی بەسریش قەولێکی جوانمان پێ دەفەرمێ ما ضربت ببصري ولا نطقت بلساني ولا بطشت بيدي ولا نهضت على قدمي. دەفەرمێ هیچ کاتێک بە چاوم تەماشای شتێکم نەکردووە و بە زمانم شتێکم نەوتووە و بەدەستم شتێکم نەکردو و بە قاچیشم بۆ شتێک نەڕۆیشتم حتى وكو حتى أنظر على طاعة أو على معصية، حتى وكو تماشام نكرد بيت آية أو شتا فرمان بري خواي قوريه ياخد قدغ كراوه وإنسان لي قدغ كراوه ونابي بكات، آية أو طاعته ياخد معصيته. دفرمي أقر زاني بم أو شتا عبادتي خواي قوريه وطاعته فرمان بريه فلم تيدا كردوه وأنجام مداوه، أقر زاني بم أو شتا قدغ كراوه لي دور كوتومه وهروها أنجام نداوه. فضيل كري عياس دفرمي الدخول في الدنيا هين، أي مسلمان وريابة شونا ناو دنيا زور آسانا، زاري واهي لقل شتيكي حرام كاتيك دبي سرتاكي بآساني دتشيناوي، شونا ناو دنيا زور آسانا وإنسان بآساني دتشيتناوي، بلام لكن التخلص منها شديد. وريابة برام لي قتار بوني هات ندري زور قرصة، وريا نبي دتشيناو دنيا زور بآساني، بەڵام بەخوا ناتوانی لێ بێدەرەوە زۆر بە زەحمەتی نەبێت. وەریا بە پێت نەخلیسکێ، چونکە یەکەم هەنگاو کە خلیسکای دوایی خۆت بۆ ناگیرێتەوە. چەند کەسمان بینیوە سەرەتا تووشی حرامێک دەبێت، تووشی قەدەغەکراوێک دەبێت، تووشی شوبهە و شەهواتێک دەبێت، تووشی حرامێک دەبێت، دوایی هەر چەندی دەکات خۆی پێ نایەتە دەرەوە وازی پێ لێ نایەت. وەریا بە برام چوونە ناو دنیا ئاسانە، خاوەنی زوهد بە، چونکە باشترین جۆری دینداری بریتیە لە زوهد و هەروەها لە وەرع. ئیبن القەیم پێمان دەفەرمێت لە دنیادا هۆکارەکانی بەختەوەری سێشتە، بە سێشت ئینسان بەختەوەر دەبێت. یەکەمیان بە شوکری نیعمەتەکانی خوای پەروەردگار، دووهەمیان بە ئارامگری لەسەر بەڵاو موسیبەتەکان، سێهەمینیان بە تەوبەکردن لە گوناه و تاوان و گەڕانەوە بۆ لای پەروەردگار. ئیمامی عوسمانیش جوانی فەرمووە، دەفەرمێت دنیا بچێتە ناو دڵ و دەرونی هەر کەسێکەوە دڵی تاریک دەکات و وێرانی دەکات، خوا پەناماندات. بەڵام ئاخیرەت چۆ ناو دڵی هەر کەسێکەوە دڵی ئەو کەسە ڕووناک دەکاتەوە و دڵی باش دەبێت. کۆتایەکەشی بە قسێکی یەحیای کوڕی معاز دێنین کە قسەیەکی زۆر جوان و وتەیەکی زۆر بەتام و چێژە. دەفەرمێ الدنیا خەمر الشەیطان، وەریا بە بەرام ئەی مسلمان، دنیا عەرەقی شەیطانە. چۆن عەرەق ئینسان سەرخۆش دەکات، دنیاش ئاوا ئینسان بێ ئاگا و بێهۆش دەکات. وەریا بە الدنیا خەمر الشەیطان، دەفەرمێ دنیا عەرەقی شەیطانە، وەکو عەرەقی شەیطان وایە. من شربها لم يفق إلا بين عساكر الموتى. خوا پەنامەندا هەر کەسێک دەفەرمێ ئەو شەرابە و ئەو عەرەقەیە بخواتەوە بەخۆی نایەتەوە، بەهۆش خۆی نایەتەوە ئیلا لە شوێنی مردن و لەسەر قەبران نەبێت. ئەو کاتەش نادیمینە خاسرین، بە پەشیمانی بە زیانمەندی پەشیمان دەبیەوە، بەڵام سوودی نییە. وەریا بە ئەی ئینسان چاکە لە ناو ناچێت، وەریا بە پەروەردگار زیندووە، وەریا بە چاکە لە ناو ناچێ و گوناهیش لەبیر ناچێت، پەروەردگاریش زیندووە و مردنی بەسەردانایێت. ئەنجا کار بکە لەو دنیاییدا هەر چۆنێک بی کارەکەی خۆ و نەتیجەی کارەکەی خۆت دەبینیەوە. گوتراوە من جەدە وەجەدە،
هەر کەسێک لە دنیادا هەوڵدا بەرهەمی هەوڵەکە و تێکۆشانەکەی خۆی دەبینێتەوە. ومن زرع حصد، هەر کەسێکیش زراعەت و فەلاحەتی بکات تۆ بچێنێت با دڵنیا بێ لە ئەنجام و نەتیجەکەیدا دروێنە دەکات. بەڵام ومن نام رأى الأحلام، هەر کەسێک بنوێ و هەر لە خەوی غەفڵەت دابێ بەڕاستی هەر خەون دەبینێت و هیچ بەرهەمێکی نابێ و دەستکەوتی نابێت. دەپاڕینەوە و دوعا دەکەین لە خوای پەروەردگار، یا ڕەبی خۆیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت بکەین، وامان لێ بکەی کە لە دنیادا خاوەنی وەرع و زوهد و تەقوا بین. یا ڕەبی خۆیان گیان دڵ و دەروونمان بە نووری ئیمانی خۆت ڕووناکەیەوە. یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە دنیا وەکو خۆی ببینین، خاوەنی وەرع بین، خۆمان بپارێزین لە هەرچی گوناه و تاوان و قەدەغەکراو هەیە، خاوەنی زوهد بین، دنیا بە ئەندازەی خۆی تەماشاکەین و ببینین، خاوەنی تەقوا بین، خۆپارێز بین لە گوناه و تاوان و خراپە. یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش بە لوتف و کەڕەمی خۆت بە گەورەی خۆت بمان پارێزی، پارێزراومان کەی، بمان پارێزی لە هەڵخلیسکان و پێخلیسکان، بمان پارێزی لە هەرچی فکری خراپ و گوناه و تاوان و قەدەغەکراو هەیە، بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ڕۆشن کەیەوە، بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.